درباره و مجاره هبونا پیوندین گرینگ دنابرا عراق و ایرانه کو تایبل پشتی سال 2003 ایتر زیادتر کتنه بواره جیبه جیکنه هر وها سردانا سروکی هرما کردستانه نچفان بازانی کنه حال تهرانه بریاره کو صبحی دست به جوینین خود بکتن دیگل برپرستن پایا بلندن ایرانه و گلک بابت هنه کو پیوندارن دنابرا هرما کردستانه و هر وها ایران و عراق بشویه کی گشتی و مجارین کو گریدای بر روشلاتا نابراست گوتوبیج دیکن درباره وی که من میوانه که برس محمد الحکیم شروبکار سیاسی کل تهران دید گل مدابیتن برس الحکیم شواش تو بخیرات جبو کردستان 24 دست بی که شوا تماشای یان وخواندن آوات چه جبو سردانا نچوان بازانی سروکاری ما کردستان جبو تهرانه. بسم الله الرحمن الرحيم. أنا أخوي بخشندي مهربان صلاة لأيوة بين الآن كردستان بستوتسوار زور سپاس بو أيوة بو أم بابتا برده مشتێک من پێم وایە سەردانەکەی ئەمڕۆی سەرۆکی هەرێمی کوردستان بۆ تاران سەردانێکی زۆر گرنگە لەسەر تەواوی ئاستە سیاسی ئەمنی ئابوووریەکانیشەوە ئەم سەردانە ڕاستیەکەی لە بارودۆخێکی زۆر هەستیاردایە و لە بارودۆخێکی یەکلاکەرەوەدایە بۆ هەرێمی کوردستان و بۆ عێراق لەلایەکی دیکە و هەروەها تەنانەت دەتوانین بڵین بۆ کۆماری ئیسلامی ئێرانیش سەردانەکەی یەکلاکەرەوەیە بۆیە من پێم وایە ئەم سەردانە دوای 3 ساڵ لە هاتنی سەرۆکی هەرێمی کوردستان بۆ ئێران دەرخەری گرنگی سەردانەکەیە و دەرخەری ئەوەیە کە چەندین پەیامی تێدایە و تاوتوی پەیوەندی هاوبەشی نێوان کۆماری ئیسلامی ئێران و هەرێمی کوردستان دەکرێت. بۆیە من پێم وایە سەرۆکی هەرێمی کوردستان بەڕێز نێچیروان بارزانی لەگەڵ دەسەڵاتدارانی ئێران لەگەڵ سەرکردەکان باس لە بەهێزکردنی پەیوەندەکانی هەرێمی کوردستان و ئێران دەکەن و باس لە توند و تۆڵکردنەوەی مامەڵەکانیان دەکەن و باس لە بەهێزکردنی پەیوەندەکان لەگەڵ عێراقش دەکەن. ئەمە جگەلەوەی لەو سەردانەدا تاوتوی بارودۆخ و دواپەرەسەندنەکانی ناوچەکە بە شێوەیەکی گشتی دەکرێن ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە گشتی واتە بۆیە ئەوە جێگەی سەرنجە لێرەدا ئەوەیە وەکو هەندێک لە زانیاری دزەپێکراوی ئێران باسییان کردووە بەیانی بەڕێز نێچیروان بارزانی لەگەڵ ڕێبەری کۆماری ئیسلامی ئێران کۆ دەبێتەوە ئەمەش بۆ یەکەم جارە چونکە ڕێبەری کۆماری ئیسلامی ئێران تەنیە چاوی بە سەرۆک کۆمار و سەرۆک وەزیران کەوتووە بەڵام چاوپێکەوتنی لەگەڵ سەرۆکی هەرێمی کوردستان دەرخەری گرنگی سەردانەکەیە و دەرخەری ئەوەشەکە بۆ هەردوو لە سەردانەکە لەسەر هەموو ئاستێک گرنگەوە پێشم وایە یارترین دۆسیەکان دۆسی ئابووری سیاسی و ئەمنی دەبن. زۆر باشە دۆسی ئابووری و سیاسی و ئەمنی دەبن کەواتە یەکێک لە بابەتە گرنگەکانەوەی کە باسی دەکرێت ئەمنی و ئاسایشە. بەڕێز الحەکیم چۆن تاران و هەولێر دەتوانن هاوکاری یەک بن لە سەقامگیری ئەمنی و ئاسایش لە نێوانیاندا؟ ئەدڵنیایە دەتوان هاریکاری یەکتری بکەین چونکە ئێمە دەبێ بزانین سنوورێکی دوور و درێژ لە نێوان هەرێمی کوردستان و عێراق و لە نێوان هەرێمی کوردستانیشدا هەیە. ئەو سنوورە پەیوەندی بەلایەنی ئەمنەوە هەیە و گرنگترین ئەو شتانەی کە ڕەنگە یاخود دەشێت لێکۆڵینەوەی لەبارەوە بکەن و بە دوواداسوونی بۆ بکەن لە سەردانەکەی سەرۆکی هەرێم بریتە لە هێرشەکانی ئێران بۆ سەر هەرێمی کوردستان و هەوڵدان بۆ دوورخستنەوەی هەرێمی کوردستان لە ململانێ هەرێمیەکانی ناوچەکەەوە لە پەرەسەندەکانی ئێستای ناوچەکە و تاوتوی دۆخ پرسە ئابوووریەکان دەکەن. من پێم وایە لایەنی ئابووری و ئەمنی دوو لە گرنگترین تەوەری سەرەکی سەردانەکە و کۆبوونەوەکان دەبن. وەکو گوتشم ماوەی 3 ساڵە هیچ سەردانێکی هەشەوە ڕووی نەداوە بۆیە ڕەنگە تەوەری دیکەش تاوتوێ بکرێن وەکو بوونی هێزەکانی ئۆپۆزیسیۆنی ئێرانی لە هەرێمی کوردستان و هەروەها بۆردومانەکانی و هێرشەکانی ئێران بۆ سەر هەولێر و تا چەند ئەوەی بەغدا و هەولێر پابندن بە جێبەجێکردنی ڕێککەوتنی ئەمنی کە لە نێوان عێراق و ئێراندا واژوو کراوە. بۆی پێم وایە سەردانەکە تا بڵێ سەردانێکی گرنگە چونکە چەندین دۆسیە
دەکاتەوە و دەرگا بەسەر چەندین بابەتدا دەکاتەوە وەکو گوتمان لایەنی ئەمنی و سیاسی بەڵام لایەنی ئەمنی ئەمڕۆ بەهۆی بوونی هێزەکانی ئۆپۆزیسیۆنی ئێرانی لەسەر سنوور ڕەنگە بابەتێکی لە پێش بێت بۆ گفتوگۆکردن و ئەو هێزانەی کە بەشێکن لە ڕێککەوتنی ئەمنی وە نە عراق و نە ئێرانیش ئەگەر ڕاست بڵین پێشوازیان لێک نەکردون و بوونێتەوە هۆکاری ئاڵۆزبوونی پەیوەندیەکان و بەهۆی ئەم هێزانەوە ڕەنگە پشەوی لە پەیوەندیەکان دروست بوو بێت بۆ ئەم پێم وە سەردانەکان وەکتەژی ئاماژە پێکرد و ژبلی ئەو مژارێن نهاتە گوتن بەحسا ململانەیە ڕۆژهەڵاتان ناڤەڕاست و ئالۆزی و تەولی هەڤیەن ڕۆژهەڵاتان ناڤەڕاست و ناوچەیەژی تێنەگیرن ژبلی وان مژارێن دنابەرە هەولێر و تەهرانی دە هەمان دەمدا مژارێن بەغدای و تەهرانیژی تێن گوت و بێشکردن دەگوت و تەهران و بەغدایە اتفاقێکە ئەولەهی هەیە ji بۆ پاراستنا سنووران ئایا پەیوەندی یان بژن لێک تێگەهشتنên تەهرانê و بەغدایê یعنی di astekî bihêzdane bi van cure seredanane yani digehin qonaxên din yên nû yên siyasî aborî diplomasî بەدڵنیاییەوە دەکرێت دەرگا بەسەر ئەم تەوارانشدا بکرێتەوە چونکە پەیوەندیەکان نێوان هەرێمی کوردستان و کۆماری ئیسلامی ئێران پەیوەندیەکی زۆر باشە و من پێشم وایە لەو سەردانەدا ڕێککەوتن واژوو دەکرێت لە بواری ئابووری و ئەمنی و یاداشتی لێک تێگەیشتن لە نێوانیان دەکرێت ڕەنگە بابەتی تەنانەت کولتوری و هەماهەنگی پزیشکی و تەندروستیش لە نێوانیاندا بگرێتەوە بۆیە حکوومەتی هەرێمی کوردستان باش لەوە تێدەگات کە پەیوەندی لەگەڵ کۆماری ئیسلامی ئێران چەندە گرانەوە گرنگە و دەزانێت کە هەژمونی ئێران لە عراق چەندە بەهێزە بۆیە هەرێمی کوردستان پێویستی بە زۆرێکدا زامنکردن لەلایەن ئێرانەوە هەیە بە تایبەتی لەوەی کە پەیوەستە بە هێرشەکانی وەکو باسم کرد و هێرشی گروپە چەکدارەکان بۆ سەر بەشێک لە ناوچەکان بۆیە ئەم سەردانە بابەتی زۆر لە خۆی دەگرێت تەواوی پرسەکان تێیدا تاوتوێ دەکرێن ڕەنگە بەیانی گفتوگۆکان درێژە بخایەنن و کاتێکی زۆریان بێت وەکو دەستوری عراقیش جەختی لێ دەکاتەوە هەرێمی کوردستانیش پەیڕەوی کردووە ئەمنی ئێران بەشێکە لە ئەمنی عراق وە بە پێچەوانەشەوە دروستە بە هەماشەوە ئاسایش و ئەمنی هەرێمی کوردستان پێویستە بەشێک بێت لە ئاسایش و ئەمنی ئێران و بە پێچەوانەشەوە بۆیە لەو سەردانەدا یەکێک لە بابەتە هەرە گرنگەکان تاوتوێکردنی هێرشەکانە بۆ سەر هەرێمی کوردستان و هێرشی گروپە چەکدارەکان و بەشێک لە گروپە چەکدارە عراقانێکی هێرش دەکەنە سەر هەرێمی کوردستان دوایانینیان بینیمان کە هێرشیان کردە سەر کۆرمۆر بۆیە ڕەنگە سەردانەکە سەردانێک بێت لەو پەڕی گرنگیدا بێت و گرنگێکی زۆرشی پێدەدرێت لەلایەن کۆماری ئیسلامی ئێرانەوە. بەڕێزە الحەکیم خۆشت باست کرد کە هەژمونی ئێران لەسەر عێراق کەم نییە کەواتە ئێران چۆن دەتوانێت یان چ کاریگەریەکی دەبێت لەسەر چارەسەرکردنی کێشەکانی نێوان هەولێر و بەغدا؟ بەڵێ بەدڵنیاییەوە ئەمە پرسیارێکی زۆر گرنگە چونکە پێویستە لەبەر چاومان بێت ئەگەر بمانەوێت وەکو عراقی قسە بکەین و تۆزێک واقعی بین لە قسەکردندا بەهۆی هێزە سیاسی عراقیەکان لە نێوان دوو کەوانەدا هێزە گەندەڵەکان یاخود ئەو زۆرینە گەندەڵانەی کە بەرژەوەندی خۆیان و بەرژەوەندی پارت و لایەنەکانیان و بەرژەوەندی پێش بەرژەوەندی نەتەوەیی و پێش بەرژەوەندی هاوڵاتیان خستووە واتە ئەوان بەرژەوەندی خۆیان پێش بەرژەوەندی نەتەوەکەی خۆیان خستووە بەداخەوەش بەشێکیان بەرژەوەندی هەرێمیان پێش بەرژەوەندی ناوخۆیی خستووە بۆیە ئێمە دەبینین کە زۆرێک لەو خەڵکە سەر بە وڵاتانی دراوسێن نەوەک خاوەنی خۆیان بن و بڕێ بەدەستی خۆیان بن بۆیە ئێمەوەکو عراقی پێویستە خاوەن بڕیاری خۆمان بین هەر کێ بێت پێویستە ئێمە بڕیاری خۆمان بدەن بەڵام بەهۆی گەندەڵکاری بەشێک لە چینی سیاسی عراقی کە ڕێگەیانداوە زۆر بەداخەوە عێراق ببێتە گۆڕەپانی یەکلاکردنەوەی ململانەی هەرێمیەکان ئەمەش بە هەموو پێودانگێک شتێکی ڕەتکراوەیە و پێویستە هێزە سیاسیەکان
ڕێگە بە هیچ هێزێک نەدات هێزێکی هەرێمی بێت یاخود نێودەوڵەتی دەسوەردان لەم بابەتەدا بکەن بەڵام ئێستا ئێمە دەبینین کە کارتێکەری هەرێمی هەن و کارتێکەری نێودەوڵەتی هەن کاریگەریان ڕاستەوخۆیان هەیە لەسەر پێکێنانی حکوومەتی عێراق و پێکهاتنی ڕێکەوتنی سیاسی لە نێوان پارتە سیاسەکانی عێراق و پێکێنان و ئاشکردنەوەی بەشێک لە پارتەکە زیاتر وەک لەوەی کاریگەریەکە لە ناوخۆ بێت تەنانەت هەندێک لە سەرۆکەکان سەرۆک وەزیرانی عێراق بێت یاخود سەرۆکی پەرلەمان بێت بەبێ ئەوەی کۆدەنگێکی هەرێمی لەسەر بێت ئەمە کێشەی هەرە گەورەی ئێمەیە وەکو عێراق و ماوەی چەندین ساڵە بەدەستیەوە پێناڵێنین بۆیە لایەنی شیعی بەهانەیەکی ئەویان هەیە دەڵێن بۆچی تورکیا دەسوەردان دەکات بەڵام پێچەوانەکەی دروستە بۆچی ئێران دەسوەردان دەکات و بۆ ئەوان دروستە بۆیە بەم زۆرە عێراق بۆتە گۆڕەپانی یەکلایکردنەوەی ململان نێودەوڵەتی و هەرێمیەکان ئەمە شتێکە سەرلەبەری ڕەتکراوێ. بەڵێ زۆر سپاس بەڕێز محەممەد ئەلحەکیم شرۆڤەکاری سیاسی لە تارانەوە لەگەڵمان بووی.